سەبارەت بۆی کەلێکەم ڕۆژی جەژن بارانێکی زۆر باری بەهۆیەوە لافاو لە دەوروبەری شاری کەرکووک لە چەند گوندێک هەڵساوە و بۆ هۆیەوە لا گوندی خاڵۆبازیانی ئەو لافاوە دروست بۆ وازەرە ڕوزیانێکی بە دانیشتوانەکەی گەیاندەوە بۆ زانیاری زیاتر بۆ ئەوی بزانکەوە زیانەکانی چییە. ڕاستەخۆ دەچین لای پەیامنێرمان شاڵا عومەر. سڵاو لێ بێم کاتت باش شاڵاو، ئەگەر بکرێ پێمان بڵێ زیانەکان چین؟ سڵاو ڕەنگین ئەم کاتی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش دیارە من ئێستا لە چەمیکانی ساردم کە دەکەوێتە سنووری خاڵۆبازیانی دیارە بەهۆی ئەو باران و لافاوەی یەک بەڵێ ڕەنگین بەڵێ بەردەوام بە شاڵە. بەڵێ دیارە وەک ئاماژەم بۆ کرد ئێستا من لە چەمیکانی سارد لە سنووری خاڵۆبازیانیم دیارە لێرە بەهۆی ئەو باران و لافاوەی کە یەکەم ڕۆژی جەژن لەم سنوورە دروست بوو بەهۆیەوە زەرەر و زیانێکی زۆر بە جوتیارانی ئەم سنوورە گەشتووە. دیارە بە درێژایی نزیکەی 20 کیلۆمەتر لە نێو ئەم چەمەدا نزیکەی زیاتر لە 50 باخ لە نێو چوون کە وەک جوتیارەکانی ئێرە خۆیان ئاماژەی بۆ دەکەن هیچ شتێک بۆ دەرنەچووە. من ئێستا لێرە ژمارێک لە جوتیارم لایە دەمەوێت لە زاری خۆیانەوە باس لە زەرەر و زیانەکانیان بکەن. سڵاوت لێبێ، ئەو زەرەر و زیانانە چین بە ئێوە گەشتون بەهۆی ئەم باران و لافاوە؟ سێواکەین واللهی ئەم زەرەر و زیانە ماشەڵڵا لە حیساب نایە. لە 50 فەلاح زەرەر و زیانێکی فەقیر و هینی زۆر پێگەیشتووە. هین زۆر ماندوویمانە لە دوای سەدام حوسێن ئەم باخانەی وێران کرد هاتینەوە سەر باخ لەسەر فەقیری خۆمان هاتین باخمان ئاوەدانەوە کرد و هەموو حەچی لەونێ بێ باخانمان ئەوە 20 ساڵە لەسەر ئەم باخشتە مەعیشەتمان لەسەر ئەمەیە هین ماڵ و مناڵمان. وەڵڵای ئیسا ئاوە ئەم لافاو هینە داوی لێی زەرەر و زیانێکی زۆری پێگەیشتووە. ئیتر ئێمەش داوا لە حکومەتی عێراق بێ ئەملا بێ ئەولا بێ گەرەکمانە هەنێ قەرەبوومان بکەنەوە لە ئەندام پەرلەمانەکان بگەنە فریامان بابێن خۆیان بابێن بێنە سەرخەت سەرکە چیمان وەسەراتووە. وەڵڵاهی برا لە دوای ئەم 20 ساڵە ئەم زەرەر و زیانەمان لێکەوتووە لە حیساب نایە. تقریبان هەر فەلاحێک و 50 دار 100 دار 200 دار 500 دار ئەوە نەزیانی پێکەوتووە 20 کیلۆمەترە. ئەرەوەڵڵە دەستخۆش. بەڵێ مامەجان تۆ لێرە چی لە باخەکەت هاتووە و داواکاریتان چییە؟ واللهی ئەو زەرێرە زۆرمان لێکەوتە ئیرادەی خوا ئەم زەرەرە زۆرمان لێکەوتوە داواکاریمان لە حکوومەتی هەرێم بێ ئەگەر بەغدا بێ قەرەبووی ئەم زەرەرەمان بکاتەوەی مەشفەقیر و ڕەنجماندا و عەزیەتمان خواردە و کەس یارمەتیمانی نەدایە لە دوای سەدام حوسێن کە وێرانی کرد دوای ئەسە خۆمان لەسەر هین خۆمان ئەم باخ و ماخەمان کردە باخ و هاتە سەر واریدات کە واریداتەکەی بخۆیت خوای گەورە ئەمەی ناردە و ئێمەش داوا لە حکومەت عێراق بێ حکومەت کوردستان بێ یارمەتی ئەم چینە فەقیر و فوقەرایە بدا کە ئێمەش ئایدی چەمیکانی سەر خاڵەبازیانی کێشەی ڕێگاوبانیشتان هەیە؟ ڕێگاوبانمان ئەگەر ئێوە یارمەتیمان بدەن خۆمان ئەیگرین بێت ڕێگاوبانەکەمانش بۆ خاستکە. ئێوە داواکاریتان چی؟ ینی بە دیاریکراوی ئەتانەوێت چیتان بۆ بێنن لێرە لە شۆفڵ و ئەو شتانە بۆ پاکردنەوە یاخۆت هاوکاریکردن لە ڕووی مادیەوە؟ وەڵڵاهی داوامان شەیە ڕێگاوبانەکەمان بۆ چاکەن و یارمەتی پارەماش بدەنی ئاوە. ینی لە بری ئەو زەرەر و زیانی کە پێتان گەشتووە ئێوە داوا دەکەن هاوکاری بکرێن؟ هاوکاری بکرد ئارەوڵا داوا ئەکەینەوە هاوکاریمان بکەن ئیتر ئەمەیە و دەستخۆش. بەڵێ ڕەنجین ئەگەر هاوکارم تیشکۆ وێنەکان بگوازێتەوە دیارە ئەمە بەشێکی یەکێکە لەو باخانی کە زەرەر و زیانێکی زۆری پێگەشتووە. دیارە وەک ئەم جوتیارانە بۆ خۆیان ئاماژەی بۆ دەکەن زەرەر و زیانەکان بە چەندەها ملیۆن دینار مەزەندە دەکرێت. ئەمە لە کاتێکدا بەشێکی زۆریان لێرە کەپر یاخود خانوویان هەبووە خانووەکەش ئاو بردوێتی و لەگەڵ ئەوەشدا ینی چەندین بیری ئاو هەبووە لە نێو
و ئەم چەمەدا هەر بەهۆی ئەو لافا و بارانبارینەوە پڕ بۆتەوە واتە زەرەر و زیانەکان زۆرن وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن ئەگەر حکومەت جا چ حکومەتی عێراقی یاخود حکومەتی هەرێمی کوردستان هاوکاریان نەکات ئەوان ناتوانن یانی لەژێر ئەم زەرەر و زیانە دەربازیان ببێت چونکە بەشێکی زۆریشان وە خۆیان دەڵێن بژێوی ژیانیان لەسەر تەنها ئەم باخەیە ئەگەر بێت و ئەم زەرەر و زیانیان پێگەشتووە هاوکاری نەکرێن ئەوە ڕەنگە ینی تووشی قەیران یاخود ئیسەوە خۆیان دەڵێن لە قەیراندان بەو پێی بژێوی ژیانیان لەسەر ئەم باخانە بووە ئەوە تا ئەوەی کە هەشا بەهۆی ئەو باران و لافاوە ئاوا زیانی پێگەشتووە و هیچ شتێکیان بۆ دەرنەچووە. بەڵێ پەیامنێرمان شەڵا عومەر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووین.